ئەم ساڵانەی دوایی ئاژەڵە کێوەکانی چیاکانی سنووری دەربەندیخان لاوەدانی نزیک بوونەتەوە، هەرەوە شەوای کردووە ڕاوچیەکان ئاسانتر بتوانن ڕاویان بکەن. ئەمە دیمەنی بزنە کێویەکە کە دوو بێچووی لە سکدا بووە، چەند مانگێک پێش ئێستا لە نزیک دەربەندیخان ڕاوکراوە بۆ ئەوەی ئەم دیمەنە لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە. ڕێکخراوی سروشتی کوردستان لە بەردەم دادگای بەرایی دەربەندیخان گردبوونەوەیەکی ناڕەزایی ڕێخست و داوا دەکات کەسانی تاوانبار بە کوشتنی ئاژەڵە کێوەکان تونترین سزا بدرێن و ناوچەیەکی پارێزراو بۆ ئاژەڵە کێوەکان دروست بکرێت. دیارە لە باشووری کوردستان ڕێنمایی و یاسای تایبەت هەیە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان و باڵندەکان، بەڵام لە باشووری کوردستان دادوەرەکان ترسنۆکانە بڕیارەدەن بوێرنین. بۆیە ئێمە ئەمڕۆ و ڕێکخراوی سروشتی کوردستان هاتوینێتە بەردەم دادگا بۆ ئەوەی بە ڕاوچەکان بڵێن ستۆپ و بە دادوەرەکانیش بڵێن پێویستە بوێرانە بڕیار بدەن و ئەو سزانە و ئەو یاسایانە بسەبێنن بەسەر ئەو کەسانەی کە بە نایاسایی ڕاو دەکەن. داواکارمان لە جنابی پارێزەر دادگاوەیە کە مافی ئەو ئاژەڵانە بگەڕێنەوە سزای ئەو کەسانە بدەن کە ئەو ئاژەڵانیان کوشتووە. لە ماوەی حوت مانگی ڕابردووی ئەمساڵ بەشی پۆلیسی دارستان و ژینگەی دەربەندیخان 51 کەسی لە سنووری قەزای دەربەندیخان بە تۆمەتی ڕاوکردنی نایاسایی دەستگیر کردووە. بەڕێوبەری ئەو بەشە ڕای دەگەێنێت لەگەڵ هەوڵی ڕاوچەکان بۆ ڕاوکردنی نایاسایی هەوڵەکانی ئەوانیش بۆ ڕێگریکردن لێیان فراوانتر بووە. بە هەموو شێوازی ڕوبڕی ئەو خەڵکانە بوونەوە تەمان خەڵکی ڕاوچی هەوڵەدار ڕای خۆی بکات بە نایاسایی، بەڵام ئێمە توانیمانە بە هەوڵی هیمەتی پۆلیسەکانمان ڕوبڕی ئەو خەڵکانە بوون لە هەر ئاست و پلۆپایەگا یا خەڵکی مەدەنی و ئاسایی بێت ڕوبڕیان بوونە سەر ڕوبڕی ناودمانە بە دادگا و بەکاری یاسایی. ئاژەڵ و باڵندە کێوەکان دیمەنێکی جوانیان بە سروشتی هەرێمی کوردستان بەخشیوە، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە وەکو پێویست ڕێگری لە ڕاوکردنیان بکرێت. هەر بۆیە لە بەشێک لە ناوچەکانی هەرێم مەترسی لە ناوچوونیان لەسرە. بەوتەی چالاکانی ژینگەش ڕۆڵی دادگا لە سزادانی ئەو کەسانەی بە تۆمەتی ڕاوکردن دەستگیر دەکرێن لاوازە. پاڤێڵ عەبدوڕحمان کێنان، دەربەندیخان.